ئەم کاتتان باش بەڕێزان محەممەد تایرم گەشتی هەواڵەکانتان پێشکەشەکەم سەرەتاش سەردێڕەکان. بامەدەبوونی بافڵجەلات تاڵەبانی مەراسیمی 19مین ساڵیادی سەید محەممەد باقر حەکیم بەڕێوەچوو. مانەوەی ڕاکان جبووری لە پۆستی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک نیگەرانی لێ دەکەوێتەوە. پشتیوانەکان بۆ دووبارە کاندیدکردنەوەی دکتۆر بەرهەم ساڵح فراوانتر دەبێت و شرۆڤەکارێکی سیاسیش دەڵێت ناکرێت پۆستی سەرۆک کۆمار بدرێتە کەسێک کە بە تۆمەتی گەندەڵی لە کارەکەی دوور خراوەتەوە. خوێندکارانی کۆیە لە بەرامبەر گەڕانەوەی دەرماڵەکانیان ستایشی هەوڵە بەردەوامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. بامەدەبوونی هەرێک لە بافڵجەلال تاڵەبانی و قوبات تاڵەبانی و دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق 19مین ساڵ ڕۆژی شەهیدکردنی محەممەد باقر حەکیم لە شاری بەغداد بەڕێوەچوو. بامەدەبوونی بافڵجەلال تاڵەبانی و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق ڕێوڕسمی ماتەمینی ساڵ ڕۆژی شەهیدکردنی محەممەد باقر حەکیم لە بەغدا کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی شەهیدی عێراق بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا کە ژمارەیەکی بەرچاودا لێ پرسراوانی باڵای حزبی و حکومی لە عێراق ئامادەی بوون، دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند پێویستە لایەنە سیاسەکانی عێراق یەکڕیز بن و ناکۆکیەکان وەلا بنێن و کۆتایی بۆ قۆناغی ئێستا بهێنن کە وڵات پەیدا تێدەپەڕێت. وتیشی بە پێویستی دەزانم قۆناغی داهاتووی سەرۆک کۆمار و حکوومەتی نوێ جەخت بکەنەوە لەسەر بڕیاری سەربەخۆیی نیشتیمانی لەسەر بنەمای ئاسایشی کۆمەڵایەتی و خزمەتکردنی هاوڵاتیان. ئاماژەی بەوەش کرد لەم ڕۆژەدا یادی هەڵوێستەکانی شەهید محەممەد باقر حەکیم و سەرجەم شەهیدانی ڕێگای پاراستنی وڵات لە سوپا و پێشمەرگە و حەشدی شەعبی و یادی هەڵەبجە و ئەنفال و شەهیدانی عێراق دەکەینەوە کە لە دژی ستەمکاری و تیرۆر قوربانیان داوە. سەرۆک کۆمار ئەوەشی ڕاگەیاند ڕۆژی شەهیدی عێراق دەرفەتێکە بۆ بە خوداچوونەوەی سیاسی و تەواوکاری و ئەو کەم و کوریانەی کە لە ڕابردوودا هەبووە. لەبارەی قۆناغی ئێستاشەوە دکتۆر بەرهەم ساڵح ئاماژەی بەوە کرد پێویستە لایەنە سیاسەکانی عێراق یەکڕیز بن و کۆتایی بەو قۆناغی ئێستا بهێنن بەهۆی ئەوەی بەردەوامی ئەم قۆناغا جێگەی قبولکردن نییە. لە کۆتایی قسەکانیشیدا ئاماژەی بەوە کرد بە یەکڕیزی عێراقێکی شکۆمەند دروست دەبێت و بۆ ئەم مەبەستەش پەیمانێکی نوێ پێویستە بۆ وەڵامدانەوەی ئەم قۆناغی ئێستا. هاوکات قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی لە تویتەر ئاماژەی بەوە کرد لە بەغداد بەشدار بوون لە مەراسیمی 19مین ساڵڕۆژی شەهیدبوونی ئایەتوڵڵا عوزما محەممەد باقر حەکیم کە کەسایەتێکی ئاشتی خواز و میانڕەو بوو. هەمیشە کاری دەکرد بۆ نەهێشتنی ناکۆکیەکان و لێک نزیکردنەوەی بیر و بۆ چوونە سیاسیەکان. ئاماژەشی بەوە کرد عێراق لە ئێستادا لە هەموو کات زیاتر پێویستی بە کەسانێکی چاکەخواز و حەکیمانەی وەک ناوبراو هەیە. هاوکات مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە مەراسیمەکە ڕایگەیاند دیموکراسی پارێزراوترین ڕێگەیە بۆ ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و پاراستنی ئاشتی و پێکەوەژیانی کۆمەڵایەتی گەلان. بۆیە هۆشداری دەدەن لەوەی لە ئێستادا گرە و لە سەر شکستهێنانی ئەزموونی دیموکراسی عێراق دەکرێت. هەروەک ئەمما حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمەی نیشتیمانی ڕایگەیاند سەرۆک کۆمارێکمان دەوێت دوور لە فشاری حیزبی توانەی بڕیاردانی هەبێت. ڕاشی گەیاند هۆکاری سەرەکی ئارامی گۆڕانکاری و چاکسازی بریتیە لە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات. بە پێی پۆستێکی پەرلەمانتارێکی عەرەبی کەرکووک ئەوان لەگەڵ خەمیس خەنجەر ڕێککەوتون لە بری ڕاکانجبووری وەسفی عاسی بنێرن بۆ پەرلەمان و پارێزگاری بە وەکالەتی کەرکووکیش وەکو خۆی لە پۆستەکەی بمێنێتەوە. ئەم هەنگاوەش نیگەرانی و نەڕەزایی زۆری لێ دەکەوێتەوە. هەوڵی هێشتنەوەی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک لە کۆبوونەوەیەکی خەمیس خەنجەر هاوپەیمانی لایەنێکی کوردی و دوو ڕکابەری سەرسەختی یەکتر کە وەسفی ئاسی و ڕاکانجبووریە بۆ تا باس و خواست بەو پێی بەوتەی خۆیان لەسەر ئەو پۆستە ڕێککەوتون. پارێزگار ئەو پۆستەی مافی کووردە بەڵام ڕێگری لایەنێکی کوردی وای کردووە تا ئێستا یەکلا نەبێتەوە.
ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت پارتی دیموکراتی کوردستان دەبێت لە بری ڤیتۆ بۆ بەرهەم ساڵح بۆ پارێزگاری کەرکووکی بکردایە نەک بێباک بێت لە ڕێکەوتنی هاوپەیمانەکانی دژی کورد لەسەر ئەو پۆستە. پارێزگارێک کە خراپ دەسەڵاتەکانی بەکارهێناوە و فەرق و جیاوازی کردو لە نێوان پێکاتەکان ئێستا دووبارە ئیتیفاقێک کراوە یا ڕێکەوتنێک کراوە بۆ مانەوەی ئەوە نەچوونی بۆ پەرلەمان لێرە. ئەمە جێگای بەڕاستی جێگای پرسیارە، ئەمە بۆتە هۆی دڵگرانی و نیگەرانی هەموو کەرکوچیەکان. لێرە پرسیارێک دێتە ئاراوە بەداخەوە لایەنێکی سیاسی کوردی کە لە بەغدا شەڕی پۆستی سەرۆکۆمارەکە کە زۆر باش ئەزانێ پۆستی سەرۆکۆمار استحقاقی کوردە و استحقاقی یەکێتی، ینی پۆستێکی نەتەوەیە نەتەوەی کووردە نە ئەکرا بچێ لەوێ بیتۆی هەبێ لەسەر کاندیدەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەبوو لە بری ئەو شەڕی کە پێویست نەبوو لەوێ بیکا دەبوو خۆی ئامادە بکردایە بۆ ئەم شەڕە چارە نووسازەی کە لە کەرکووک ئەکرێ. هەرچەندە هەوڵی زۆر درا لە ڕابردوودا بۆ وەرگرتنەوەی پۆستی پارێزگار بەڵام بێ ئەنجام بوو. چاودێرێکی سیاسیش سەبارەت بە ڕێکەوتنی پێشوەختەی لایەنێکی کورد و چەند لایەنێک کە هەندێک جار وەک نەیاری کورد دەردەکەون بە زیانی گەورە لەسەر پێگەی کورد لە پارێزگاکە ناو دەبات. مەترسی ئەوەیە کە تۆ طبیعیە تۆ نایارەکانی تۆ چۆن هەڵسوکە و لەگەڵ تۆیاکەن مەسەلەن دشتن لەگەڵتان تەبان چۆنەوە تا ئەندازەیەک ئاساییە توانی لە مەرحەلەیەک دۆسیامی لە مەرحەلەیەک دژیامی، بەڵام ناکرێ هاونەتەوەکەی خۆت هاونیشتیمانی خۆت بێ پشتیوانی لایەنێک بکا کە تا سەر ئێسقان بڕوای بە مەسەلەی تعریب و ئاورەکردنی کووردە لەم پارێزگایە. بۆی ئەمە جێی هەم قبولکردن نیەوە هەم جێی تێڕامانی قۆڵیشە بەنسبەت ئێمەوە. بەپێی ئەو نووسراوەی پەرلەمانتارێکی عەرەبی بێت ئەوان لەسەر پۆستی پارێزگار ڕێککەوتون کە بۆ ڕاکان جبووری بمێنێتەوە لە بەرامبەردا وەسفی ئاسی کە ناکۆکی لەگەڵ پارێزگاری بە وەکالەتی کەرکووک هەیە لە بری ئەو ببێت بە پەرلەمانتار و بچێتە بەغدا. لێرە پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەو لایەنانەی ڤیتۆ لەسەر کاندیدی کورد بۆ پۆستی سەرۆک کۆماردا دەنێت بەڵام بۆ هێشتنەوەی کەسێک لە نەتەوەی عەرەب لەلایەن هاوپەیمانیەکانیەوە بۆ پارێزگاری کەرکووک دەنگی لێوە نایە. شاڵەو عومەر، کەناڵی کەرکووک. هاوڵاتیانی شاری کەرکووک نیگەرانن لە مانەوەی ڕاکانجبووری لە پۆستی پارێزگاری کەرکووک بە وەکالەت لەسەر ئەم بابەتە و لێکەوتە و ئەنجامە خراپەکانیشی بۆ چوونی خۆیان دەخەنە ڕوو. ڕاکانجبووری دووبارە داناوەتەوە. ئێمە وەکو خەڵکی کەرکووک پێمان خۆش بوو پارێزگار هەر بۆ کورد بووە، هەر بۆ کورد ببێ، بەڵام ئەوە اتفاقیەکی سیاسیە. خۆت بارودۆخی عێراق ئەزانی ئێمە پێمان خۆش بوو کوردێک مەحافظ بووایە وەکو کورد لەم شارە، ئێمە زۆرینەی لەم شارە و دوای ئەوجاش ئیتر ڕاکانجبووری کە دەستی لە کارڕێی خۆی کێشاوەتۆ لە بەغا هاتووە بۆ کەرکووک، ئەمە مەسەلەیەکی سیاسیە. ئەم ئەنتیفاقە کراوە پارتی دیموکرات لەگەڵ سەدرەکان و لەگەڵ عەرەبی سونە و بڵێن بەشێک لە شیعەکان، ئەمە لەسەر حسابی کەرکووکە، لەسەر حسابی کەرکووکە کە ڕاکانجبووری 4 ساڵی کەی بۆ تازە بکەنەوە. ئەمە هیچ ڕەوایەک نییە، هیچ حەقێک نییە. ئێمە خاوەنی ئەم شارین، ئێمە خۆمان بە خاوەنی ئەم شارە ئەزانین. یەکێتی خۆی بە صاحب کردبوو ئەزانین بەڕاستی من ناشارینەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی هیچ بێکێتی ناکرێت لەم شارێ، نەک ڕاکان و نەک پارتی و نەک هیچ لایەنێک تریش ناتوان بێکێتی هیچ دەکەن. ئێمە محافظ بڵێن محافظ حسەی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیەتی ئێمە بەڕاستی خاوەن قاعیدە و جەماوەری کەرکووک خاوەنی قاعیدەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانە. 4 ساڵە عەرەبێک بووە بە پارێزگاری سەپێنراوی شاری کەرکووک. بەڕاستی ئەمانە هەمووی ناحەقیە. پێویستە ئێمە وەکو دانیشتوانی شاری کەرکووک بە هیچ شێوازێک ئەم ڕێکەوتنانەکە لەسەر حیسابی ئێمەی کەرکووکشی ئەکرێ قبوڵی نەکەین. و من دانی زیاتر جەختم لەسەر پۆستی پارێزگاری کەرکووکە بە هیچ شێوەیەک نابێ بیڵین ئەم پۆستە دەستی
لایەنەکانی تر بکەوێ پێویستە ئەم پۆسا بۆ کوردێک لای بکرێتەوە لە ناو کوردیش ئەمە هەرمومان نەزانین پۆستی کورد پۆستی پارێزگاری کەرکووک مستحقی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ بەڕزان لەسەر دەنگۆیمانەوەی پۆستی پارێزگارە بە وەکالەتەکەی کەرکووک کە نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتوتەوە من بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەحمەد عەسکەری ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەردەگرم کە لە سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان. کاک ئەحمەد ئەم کاتت باش دەمەوێت لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەم تاکەی کەرکووکیەکان ببنە قوربانی سیاسەتی هەڵەی چەندایەنێک. هەموو کاتێکت باش هەموو کاتێکی بینەرانیش باش. بێگومان مەسلەی پارێزگاری کەرکووک ماوەی چەند ساڵێکە لەو کاتەوەی کە پارێزگاری کەرکووک لەو کارە دوورکەوتوتەوە ئەو پارێزگارە بە وەکالەت بەڕێوازێ من ئەوە ئەمێ ڕاستی کەمەوە ئەو بریکاری پارێزگارە پارێزگاری کەرکووک نییە بەڵام بە وەکالەت کە جێگری پارێزگای گرتوتەوە لەبەرەوەی پارێزگا کورداینە ناوە ئەگەر دەمە لە ڕووداوەکانی ئۆکتۆبرە هەوڵماندا لەگەڵ ئەولایەنە کە ئێمە زۆرینەی ئەنجمەنی پارێزگا پێکەهێنین ئەتوانین پارێزگایەک بە خۆماندانین بەداخەوە ئەولایەنە لەگەڵمان نەهات زۆرشمان هەوڵ لەگەڵدا بە هەموو شێوەیە کە کام پارێزگارەوان بە باشێزانن هەرچەندەوە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویستە ئەگەر ئەوان کاندیدەکان بەدڵنیە چەند کاندیدیشمان بۆ گۆڕی بڵان ئامادە نەبوون بێنەوە کەرکووک ئامادە نەبوون بێن لە ئەنجمەنی پارێزگایە دەنگ بۆ بدەن کە من لامان سەیرەکە لە کاتێک ئەوان کەرکووکیان بەداگیرکراوە بینی لە مووسڵ و لەو شوێنانی کە بەرژەوەندیانە گونجا لە ناو کایەکەیا بوون و هیچ ئایبی نەبوو لەگەڵ یانە هەڵەسان و دانیشتن بەڵام بۆ کەرکووک یان داگیرکراوە هەر بۆەوەی ڕاکانجبووری لە شوێنەکەی خۆی بمێنێتەوە وەکو بە وەکالەتی نەکەی بەڕێوە ئابرد ئەو هابمێنێتەوە حیزبەکەی ڕاکانجبووری ئەوانەی لە پشتی شێوەن هەموو ڕۆژێ لە هەولێرن و دانووسانیان لەگەڵەکرێ بەڵام لە هیچ کاتێکە ئەویان بەڕوو نەداونەتەوە کە ئێوە ئەم پۆستە گرنگەتان لە کورد خۆرەخ کردووە ئیتر ئێمە قبوڵی ناکەین یان قسەیەک لەو بابەتە بکەن یا هەنگاوێ بنێن بەرەو ئەوەی کە ئەو دەسەڵاتە بەکار نەهێنێت چونکە هەر کاتێک پارێزگایە بۆ کەرکووک دانرا ئەو ئەچێتەوە قاوەکەی خۆی ئەچێتەوەی کە بریکاری پارێزگارە پێش ئەو کاتەش هەر ئەو بریکار بووە و دەسەڵاتەکانی سنووردار بوون ئەو پشکە هی پێکاتی کووردە لە کەرکووکە و ئەبێ بە هەڵبژاردن خەڵکی کوردی کەرکووک یا خەڵکی کەرکووک کە زۆرینە چێ ئەو پۆستە هەڵبژێرێ ئەوە لە دەستوری عێراقیشا و لە نەرێتیشا لە عێراقا 2023 پێکاتی یەکەم پۆست یەکەمە با پێکاتی دووەم و سێم ئەوە ڕێکەوتی لەسەرکراوە ئەو عێراقش هەروە بووە بەڵام بەداخەوە ئەم سەپاندەی ئێستا بە تەکید لایەنێک بەرپرسە لێی لایەنێکی کوردی بەرپرسە لێی بۆی کە ناو خۆمانە ڕێک نەکەوتوین یا ئەو ژمارەمان تەواو نەکردو کە ئەوسا ئەنجمەنی پارێزگا کارا بوو لە 2017 تا 19 کارا بوو ئەمانتوانی پارێزگایەک دابنین کەسیش دەستی نەگرت بووین بڵان دوای ئەوەی کە مستەحیلمان لەگەڵیانە کرد ئامادە نەبوون نەبێنەوە کەرکووک تەنانەت گوتمان لەو ئەندام ئەنجومەنانی کە هەتانە پێنجیانمان بۆ ئیزندن ئێمە ئەتوانین زۆرینەکە دروستکەین 21 ئەندام دروستکەین و پارێزگارێک دانێ بە کەرکووک بڵام بەداخەوە ئامادە نەبوون لەگەڵ ئیلحاحی زۆرمانان لەگەڵ داواکاری هەر ئێمە نا هەموو پارتولایەنە سیاسەکانی کوردی لە کەرکووک داوای ئەویان کرد کە بابچینەوە کەرکوون فعلەن لایەنەکانی کە هەموو هاتنەوە بەشداریان کەمەڵان ژمارەکەمان ئەگەیشتا دەوری 16 و 17 ئەوانە وتمان 5 کەسمان بۆ ئیزندن کە ئێستا ناو کەرکووکایە بێن لە کەرکووکا بن و بۆ یەک جەلسە لەگەڵمان نابن بۆی پارێزگایە دابنین بەداخەوە نهاتنی ترەوەی کە گەشتە ساڵی 2019 و ئەوە بۆ ئەنجمەنی پارێزگاکان هەڵپەسێران بەڵام ئەمە خۆی لە خۆیان لایەنی یەکەمی کە بەرپرسەلەی لایەنی کوردی خۆیەتی دووەمیش لە مۆزوعی سەپاندنی پارێزگایەکی بە وەکالەت ئەوەی کە ڕاکانجبووری نایل بێتە پەرلەمانتار و لە کەرکووک بمێنێتەوە ئەوم پێم وایە ئەگەڕێتەوە بۆ ئەو بیرکردنەوەی کە هەندێک لایەنی شۆڤێنی هەیەە ئەم بیرکردنەوە لە عێراقا تەنها لە یەک فترای وجودی هەبووە کە بەعس حکومڕان بووە پارێزگارێکی هێناوە سەپاندێتی بەسەر خەڵکی شارەکەیە ئەگەر حتا لە وەختەکانی کە لە عەسرەکانی پێشووی هەتا زمانی مەلەکیەت و کەریم قاسم و دواتریش پارێزگاکان لە کەرکووکە هەڵبژێران لە کەسایەتێکی کەرکووکە بوو پارێزگاکە بەڵام بەعس ئەو نەرێتی داهێنا
لەم لاولەولا پارێزگایەکی بەعسی بە زۆرە سەپان بۆ ئەچێ ئەم عقلێتی کە ئێستا لە قیادەی وەزعی کەرکووک و ئەو شوێنانە ئەکا ئەو لایەنەیە کە تا ئێستا ئەو عقلێتی شۆڤێنێتی بەعسی بەسەریا زاڵە و ئەوێ پارێزگاری کەرکووک دەستنیشان بکرێ کەسێکی تونڕەو بێ تا بتوانێت سیاسەتی تعریب درێژە پێ بداەوەی کە بەعس لە ساڵانی پێشوە لە سەردەمی دەسەڵات یا بۆی نەکراوە ئەنێ کەسێ بن ئەویشیان ڕەنگە دانابێ بەوەی کە ئەتوانێت ئەو سیاسەتە بەردەوام بێ بۆیش ئەو پلانیاندا ڕشتووە بەڵام بەداخەوە لایەنێکی کوردی نەکەرەوەی بەرگری لێ نەکردوون بەڵکو ئاسانکاریشی بۆ کردوون و ئەوانەش دەبینین کە ئەو حیزبانی کە لە پشت ڕاکان جبوریەوەن و ڕاکەن چاوەری ئەندامەتیایانە هاتشێ بەردەوامی هەرێمی کوردستانەکەن و هاوپەیمانیشان لەگەڵا بەستن ئەنی بەداخەوە کە کوردگەیوێتە ئەو حاڵەتە خۆی بۆ پارێزگارێک بۆ شارەکە دانێنێ بتوانێت خزمەتی بەڵێ بەڵێ کاک ئەحمەد دەمەوێت بپرسم ئەم خەمخۆریە بۆچی بۆ بەغدا هەیە بەڵام بۆ کەرکووک ئەم فەرامۆشکردنە بۆ وڵای دەوێەوە بپرسی لەو کەسانی کە بەرژەوەندی تەسی حیزبایەتیان خسۆتە پێش بەرژەوەندی بە بۆچووری منەوێت بەرژەوەندی تەسی حیزبایەتی و خۆیان یا وەکو تۆڵەسەنەوەیەکیان خسۆتە پێش بەرژەوەندی میلەتەکە و خەڵکی کەرکووکەوە خەڵکی کەرکووکی دەبێت زۆر وشار بێ لەوەی کە هەوڵ بداوە قبول نەکە ئەو سەپانە لە هەر لایەکەوە بێ هەر کەسێ سەبەب بێ لێ قبول نەکە داوای مافی دەستوری و یاسایی خۆی بکە هەموو پارێزگاکان چەندان پارێزگاریان گۆڕی هەموو پارێزگاکان چەندان کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایان تێکرا بڵان تەنها پارێزگار کەرکووکە کە نایەلنتیا بکرێ ئەوە لە مووسڵ کە من پێم وایە کوردی مووسڵ لە کوردی کەرکووک زیاترە بەڵام لەوێ چەندان جار هەڵبژاردن کرا لەبەرەوەی لایەنی عەرەبی زۆرینەن لە سەلاحەدین عینەشت لە دیالە عینەشت کەرکووک داواکەن کە دەسەڵات لە کورد بسەنەوە بەڵام لەو جێگایانەیە جوکە دەسەڵاتی عەرەبی زاڵە ناهێلن کوردیش بێ بەڵام لە کەرکووکە ئەڵێن دەبێ ئەوان وەک یەک بەنیا لایەنێکی کە ئەقەلێتی هەیە ببێ بە سەرپەرشی زۆرینە من پێم وایە درێژە پێدانی هەمان سیاسەتی ساڵانی پێش 2023 بەڵێ بەڕێز ئەحمەد عەسکەری ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. دروستبوونی بۆشایی دەسووری لە ئێسادا ئەگەرێکی چاوەڕوان کراوە و لە حاڵەتی دروستبوونی ئەو بۆشاییەش دوو بژاردە لە بەردەم عێراق کراوە دەبێت و کاریگەری نەرێنی لەسەر هاوڵاتیان دروست دەکات. لە ئەگەری بەڕێوەنەسوونی دانیشتنی پەرلەمان لە حەوتیان هەشتی ئەم مانگە و هەڵنەبژاردننی سەرۆک کۆمار و ڕانەسپاردنی کەسێک بۆ پێکەنانی حکوومەت ئەوە بۆشایی دەستوری دروست دەبێت چونکە هەشتی شوبات وەکو دواوادا دیاری کراوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار. بەپێی دەستور دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆک کۆمار ئەوەی دەبێتە کەسی یەکەمی کۆشکی سەلام کەسێک ڕادەسپێرێت بۆ پێکێنانی حکوومەت. شارەزایانی ئەم بوارەش ڕێکارەکان ڕوون دەکەنەوە. لە دوای ئەوە کە دەستەی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێردرا اینجا بڕی با بڵێن تقریبا 15 ڕۆژ دادەندرێت بۆ ئەوەیکەوە سەرۆکی جمهوریان سەرۆک کۆمار هەڵبژێردرێت لەو دانیشتنی 15 ڕۆژە سەرۆک کۆمار هەڵبژێردرێت. اینجا 15 ڕۆژی تر ئەدرێ بە سەرۆک کۆمار بۆ هەڵبژاردننی سەرۆکی حکوومەت. جانتای وزاریەکە ئەداتە دەست سەرۆکی حکوومەتی تازە و کەسێک هەڵبژێردرێت. ئەوەیە کە لەلایەن سەرۆک کۆمارە هەڵبژێردن نەک لەلایەن پەرلەمانەوە قدیمات دەست پێ ئەکات بۆ ئەوەیکەوە وەزیرەکان تەقدیم بکەن. اینجا حکوومەت پێکە هەندرێت لە ماوەی 15 ڕۆژە ئەو 15 ڕۆژە پەرلەمان دەنگ لەسەر ئەو وەزیرەکان نەدات کە ئەمانە ڕووی نەدا فەراغێکی دەستوری دروستە بێت. ئەو فەراغە دەستوریە لە عێراقا تا ئێستاکە لە دەستوری عێراقیە چارەسەری بۆ دانەدراوە و ئەمەش بە یەکێک لە زوعفی دەستوری عێراقی دائەندرێت. لە ئەگەری دروستبوونی بۆشایی دەستوری لە عێراق ئەوا دەبێتە نەریتێک و کاریگەریەکانی باش نابێت. ئەوانەی چاودێری دۆخی سیاسی دەکەن دەڵێن بوونی شەراکەتی ڕاستەقینە ڕێگایەکی گونجاوە بۆ بەڕێوەبردننی وڵات.
لە نێوان دوو بژاردا عێراق بە تەوافق بەڕێوە بردرێ یا بچێتە فراغی دەستوری من پێم وایە عێراق بچێتە فراغی دەستوری و زیانەکانی بۆ عێراقیەکان و بۆ کوردش کەمتر دەبێ لەوەی کەوا بە کەمینەیەک حکم بدە بڵێ تەوافق زۆر گرنگە بۆی عێراقی پێ بەڕێوە بردرێ و بۆ کوردش مەبدەئی تەوافق زیاتر زەمانەتی حقوقی کوردەکە لە چەرچەوەی عێراق و دەبێ عێراق بە مەبدەئی شەراکەتێکی ڕاستەقینە بەڕێوە برێ بەدەر لەوە عێراق بەرەو هەڵدێرێکی زۆر مەترسیدار دەچێت دیارە ئێستا عێراقیەکان بە عام هەتا ئێستا نەگەیشتنەوە ئەو خۆشگەزارانی لە سای ئەم دەستورە لە بەرەوەی پابندبوون بە دەستور لەلایەن هیچ لایەنێکەوە نەبووە لێرەوە ناڕەزایەتی عێراقیەکان دروست بوو کە داوای چاکسازی و خۆشگوزەرانیان دەکرد دوایین هەڵبژاردنیش ئەو پرۆسەیە بوو کە چاوەڕوانی حکوومەتێکی لێ دەکرا لە جێگای خواستی خەڵک بێت بەڵام دەوترێت ڕەنگە ناکۆچیەکان و دواکەوتنی کابینەی نوێ وا بکات خەڵکی وڵات بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار هەڵبژاردن ڕێگایەکە بۆ پێشخستنی وڵات بە ئاراستەی خۆشگوزەرانی هاوڵاتیان و خزمەتگوزاری بەڵام ئەو هاوکێشەیە لە عێراق تەواو پێچەوانەیە چونکە ناکۆچیە سیاسیەکان خەریکە وڵات بەرەو بۆشایی دەستوری ببات و دوا ڕۆژێکی پڕ لە کێشە و گرفت چاوەڕوانی عێراق بکات یوسف مراد کەناڵی کەرکووک لە ئێستادا لە نێو شەقامی کوردی و عێراقی کاندیدکردنی دکتۆر بەرهەم ساڵح لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بە گرنگ دەزانرێت هەروەک ئاماژەبەوە دەکرێت لە سەرۆکاتی کۆمەری عێراقدا توانیوێتی پارێزگاری لە هاوسەنگی و پەیوەندیەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بکات لەگەڵ نزیکبوونی وادەی دانیشتنی پەرلەمانی عێراق ڕۆژنامە گەورە و دیارەکانی جیان باس لە کەسایەتی دکتۆر بەرهەم ساڵح وەک کاندیدی بەهێز بۆ پۆستی سەرۆکۆمار دەکەن بەهۆی تێوە نەگلانی لە هیچ دۆسەیەکی گەندەڵیدا هەروە شارەزای دیبلۆماسی و دەوڵەتداری هەیەتی خۆشی خولێک سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بووە کە بە خولێکی ئاڵتوونیدا دەنرێت و پڕ بوو لە شانازی و سەربەرزی لە سەرۆکایەتی کۆماری عێراقیشدا توانی پارێزگاری لە هاوسەنگی لە پەیوەندیەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بکە و هەروە ڕەچاوی هاوسەنگی نێوان ئەمریکا و عێراق و ئێران بکە و لە سەردەستی ڕابەری کۆچکردو سەرۆک مامجەلال فێری سیاست ببێ و خاصڵەتەکانی سەرۆک مامجەلال هەڵبگرێ بۆیە پێویست دەکات بۆ جاری دۆم و پۆستەوە بگرێتەوە ڕۆژنامە جیانەکانیش باس لە لێهاتووی و لێوەشایی دکتۆر بەرهەم ساڵح دەکەن بۆ ویلایەتی دووەم هەروە شورۆفەکاران و یاسانەسانیش جەخت لە گرنگی پاراستنی شکۆ و قورسای عێراق لە کۆمەڵێن دەوڵەتیەکان دەکەنەوە و با پێویستی دەزانن چەند خەسڵەتێکی جیاواز لە کەسایەتی کاندید بۆ پۆستی سەرۆکۆماردا هەبێت و بتوانێت عێراق ڕۆواشتی وەقڕی و پێشکەوتن بەرێ دکتۆر سەعید دەحدوح شورۆفەکاری سیاسی بڕای وایە کە پۆستی سەرۆکۆمار گرنگی و کاریگەری خۆی هەیە و ناکرێ بدرێتە کەسێکە پێشتر وەزیر بووە و پەرلەمان بە تۆمەتی گەندەڵی لە کارەکەی دووری خستوێتەوە متمانەی لێساندوێتەوە ڕۆشی کردەوە کێشەی سەرکی پەرلەمان لەوەدایە کاتێک دێت بە تۆمەتی گەندەڵی و بە هەدەردانی سامانی دەوڵەت متمانە لە زێباری دەسێنێتەوە بەڵام لایەنەکان و ڕێکخراوەکانی لیاگەدار ناکاتەوە ئاماژەی بۆشدا لە ئێستادا پرۆسەی خۆپاڵاوتن میدیای دژ کۆنتترۆلی کردووە و بەشدار لە جوانکردنی بەنی کەسانیە کە شایستە نین ئەو شورۆفەکارە سیاسی ڕاشی گیاندووە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری ئێستا پیاوێکی پاکە و پەیوەندی فراوانی لەناوخۆی عێراق و لەگەڵ زۆربەی دەوڵەتە کاریگەرەکانی جیهان هەیە جەختیش دەکاتەوە کە پێویستە هەڵبژاردننی سەرۆکۆمارێکی باش لەسەر بنەمای دەستپاکی بێت و بە تایبەتیش دکتۆر بەرهەم ساڵح کەسێکی تەواو پەسەند کراوە ئەوەش بە پێوەسمن و شارەزایی لە دەوڵەتدارێتیدا هەیەی دادگای لێکۆڵینەوە بە تۆمەتی بەهەدەردانی 3 ملیار و 771 ملیۆن دینار وەک کرێی پاسەوان لە وەزارەتی دەرەوە تا ئێستا سکاڵای یاسایی لەسەر هۆشیار زێباری هەیە. دادگای کەرخ دادگای باڵای فیدرالی عێراقی ئاگادار کردووەتەوە لە لێکۆڵینەوەکە و ئاماژەی بەوە کردووە هۆشیار زێباری سەرڕای ئاگادارکردنەوەی بەڵام تا ئێستا ئامادەی بەردەم دادگا نەبووە. بەپێی مادەی 340 سزادانی عێراقی و لەلایەن هەردوو پەرلەمانتار دیلان غەفور و عەلی تورکی داوای یاساییان لەسەر زێباری تۆمار کردووە. هاوکات خۆپیشاندان و ناڕزایەتیەکان دژی کاندیدکردنی هۆشیار زێباری لە پارێزگاکانی عێراق بەردەوامی هەیە و ڕای دەگەێنن ناکرێت کەسێک بەهۆی گەندەڵیەوە لە پۆستی وەزاری دەرکراوە ئێستا ببێتە پارێزەری دەستور و سەرۆکۆماری عێراق. کوتلەی سەدر لە کۆنگرێکی ڕۆژەمانیدا ڕایگەیان لەسەر بڕیاری سەماحەتی سەدر کوتلەی ڕەوتی سەدر بڕیاریدا هەموو دانوستاندنەکانی لەبارەی پێکەنانی حکوومەت ڕابگرێت تا کاتێکی نادیار.
ڕاشیان گەیان بایکۆتی کۆبوونەوەی ڕۆژی حوتی ئەم مانگەی پەرلەمانی عێراق دەکەن بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار. شەوی ڕابردووش مقتەدا سەدر ڕابەری سەدرەکان لە توییتێکدا داوای لە پەرلەمانتارەکانی کردووە ئەگەر کاندیدەکەی پارتی مەرجی سەرۆکۆماری تێدا نییە دەنگی پێمەدەن. ڕایگەیاند ئەگەر کاندیدی پارتی دیموکراتی هاوپەیمان مەرجەکانی تێدا نییە بۆ سەرۆکۆماری عێراق ئاماژەی بۆش کردووە داوا لە پەرلەمانتارانی چاکسازی خواست دەکەم دەنگی پێنەدەن. ئێمە بە بانگەشەکاری چاکسازین نەک بانگەشەی دەسەڵات بەتەنها. کۆمپانیەکانی پاکردنەوە لە سلێمانی لە بەرامبەر هاوکاریکردن و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان تەرخانکردنی بڕەپارەی پێویست سوپاسی بافڵ جەلال تەڵەبانیان کرد لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە نێوان هەریەک لە بەڕێوەبەری گشتی کۆمپانیەکانی خالد شنگی و سکرتێری ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کورد و جێگری سەرۆکی کۆمەڵی ڕۆشنبیری مختارەکانی شاری سلێمانی نیگەرانی خۆیان لە پراوێزخستنی سلێمانی و تەرخانکردنی یاخود تەرخانەکردنی بڕەپارەی پێویست بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی شارەکە دەربڕی. ئێمە وەکو کۆمپانیای خالیشنکی لەگەڵ کۆمپانیای هەرێم بودجەی داراییمان بۆ سەرف نەکراوە ئەوە نزیکەی وا بوو بە 4 مانگ. ئێمە تا سیوێکی 12 توانیمانە پارەی کرێکار و کارمەندەکان بدەین، بەڵام نەبوونی بودجە و دارایی مانگانەی شایستەمان وەرنەگرتووە. لەبەرەوە لە بڕیانمانە لە یەکی دووە لە کار وەستاوین ماوەی ئەم 3 ڕۆژە. ئێمە سوپاسی جەنابی بەڕێز کاک پاڤێڵەکەین هاتە سەر خەت بە تەلەفۆنی وادی یاینێ کەوا جەنابی لەم هەفتەیەدا بڕێ لە مەبلەغی داراییەکەمان بۆ سەرفکە بودجەی شایستەکان. کا خالید ینی ئەم پێنەدانی پارە بە کۆمپانیەکانی تایبەت بە پاکردنەوەی خۆڵ و خاشاک تەنها سنووری پارێزگای سلێمانی گرتوۆ یان لە هەولێریش ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە کۆمپانیەکانی تایبەت بە پاکردنەوەی خۆڵ و خاشاک گرتوۆتە بەریانەوە بەس لە سنووری سلێمانیە هەیە یان لە هەولێریش؟ لە هەولێر ئەم جۆرەشتەنە لە هەولێر دووەک نەخێر. بەداخەوە ئێمە کاتێکە سەری بەدواداچوونمان بۆ کرد بۆمان دەرکەوت کە کێشەی سەرەکی لەم نێوەندەیە وەزارەتی داراییە و هەروەها بەڕێز پارێزگاری سلێمانیە کە مەسئولی یەکەمی ئیدارەی ئەم شاران. بەداخەوە وەزارەتی دارایی بانقەکانی بەتاڵ کردووە لە پارە کە بەداخەوە ئەبوایە هەوڵی زیدی بایە لەوەی کە پارەی بۆ بانقەکان دابین کردایە تاوەکوش مستحقاتی پاکەرەوەی شاری سلێمانی لە کاتی خۆیان جێبەجێ بووایە. ئەمەی کە هەیە لە ئێستادا بە فەرمانی کاک پاڤڵ تاڵەبانی بڕیاردراوە کە پارە تەرخان کرێ بۆ کۆمپانیەکان. ئێمە سپاسیەکەین، ئەمە چارەسەرێکی کاتیە. ڕاستە جەنابیان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و وەکو کوڕی جەنابی مەم جەلال ئەم ئەرکەیان گرتوۆتە سەرشانی خۆیان کە لەسەر بودجەی تایبەتی خۆیان چارەسەری ئەم کێشەیەکەن، بەڵام بە نەتیجە ئەمە کێشەیەکی کاتیە، ئەمە کێشێکی سەرەکیە پێویستە پرۆژەیەکی استراتیژیە پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەوڵی دابینکردنی بودجە بدات. ئەمە هەر بەو هینە سەیرەکەم هەم دیسان بیانە عقوبەیەکی سلێمانی بنەوە ئەم خۆڵە ئاوا پارە نان بە کۆمپانیەکان و بۆ ئەوەی ئەو خۆڵ و خاشاکە دوورخەنەوە لە ناو خەڵک. لەبەر ئەوەی ئێستا حالیان خۆتان نەزانن مەڕەزێکی یعنی چۆن نەخۆشیێکی هین هەیە لە ناو شار و لە هەموو عالەمە. خوێندکارانی زانکۆی کۆیەستایشی هەوڵە بەردەوامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن لە بەرامبەر جێڕانەوەی دەرماڵە. هەروەک ئاماژە بەوە دەکەن دەستکەوتێکی مێژوویە کە لەسەر ئەرکی بافڵ جەلال تاڵەبانی جارێکی دیکە خوێندکاران دەبنەوە خاوەنی ئەو دەرماڵەیە. دوو خوێندکاری زانکۆی کۆیەن ڕۆژانێک لەم شوێنەوە نوێنەرایەتی خوێندکاری ناڕازیان دەکرد بۆ جێڕانەوەی دەرماڵە و خراپی کۆڵێتی لە بەشە ناوخۆیەکان. سەفەر و محەممەد دەڵێن هەوڵەکانی یەکێتی لەسەر ڕاستپاردەی خودی بافڵ جەلال تاڵەبانی بەرهەمدار بوون
ماوەیەک بەر لە ئێستا گربوونەی خوێنکاران ئەنجام درا بۆ داواکردنی دەرماڵە چکە پێویستیشی زەرور بوو بۆ خوێنکاران چکە هەمومان دەزانین ئێستا کوردستان بە شێوەیەشی گشتی بە دۆخێکی خراپی ئابووردا تێدەپەڕی بە تایبەتی بۆ توێژی خوێنکاران کە بەڕاستی خوێنکاران توێژێکی زۆر ینی لە خوار ناوەڕاستن چونکە لەبەرەوەی دۆخی داراییان زۆر خراپە کە ئەو هەوڵە درا لەلایەن بەڕێز کاک پاڤڵ بەڕاستی هەوڵێکی زۆر گرنگ بوو چکە بەبێت جیاوازی بۆ داخیلەکان کرا بەڕاستی هەم لە دابینکردنی مەسەرەن کورسی و فەرش و وەروەها گۆڕینی مەخسەرەکان و تەنانەت دانانی سیستەمی غاز کە بەڕاستی ئەوە هەم ئەپدەیتێکی زۆر گرنگ بوو بۆ داخیلەکانی زانکۆی کۆ و هەم زەروریش بوو بۆیش ئامانسەرەکەی تا ئێستا دەرماڵە بووە سەرڕای ئەو دەستخۆشیانە سەرڕای ئەو خزمەتێکە تا ئێستا کراوە بەردەوامیشە و بەڵێنشتی تریشمان پدراوە لەلایەن ستافیاک باڤێڵەوە بەڵام هێشتا خوێنکاران چاوەی دەرماڵن هێشتا سەبر دەگرنەوەی کە دەرماڵە بگاتە دەستیان و هیچ نەبێ بەشی لەو کەم و کوڕیانێک کە هەیەە با بڵێن ئەو لایەن نەمادیە کە کێشەی بۆ هەم بۆ خوێندنەکە و هەم بۆ لایەن دەرونی خوێنکاری دروست کردووە چارەسەر ببێ بتوان کەمێک داڵدەی حاڵیان بدە خوێنکاران ئاماژە بۆ ئەوە دەکەن داواکاری سەرەکی ئەوان خەرزکردنەوەی دەرماڵە بوو دەژڵێن ئەوەی لە ڕابردوو دەرگای گفتوگۆی کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بێگومان کێشەی دەرماڵە کێشە سەرەکی خوێندکاران بۆ خراپی بار و گوزەرانی خوێندکارانەوە ئێمە لە سەرەتاوە داواکاری سەرەکیمان لە خۆپیشاندانەکانمان بۆ گەڕانەوەی دەرماڵە بوو ئەوە بوو کە چەند ڕۆژی ڕابردوو بڕیاردرە بە جێبەجێکردن و پێدانی دەرماڵە بە خوێندکاران کە ئەمەش جێگای دڵخۆشی بوو بۆ گشت خوێندکاران هۆکاری سەرکی کە پاڵپشتی کردنەوە کە ئیشەکەی ئاسان کرد کە باڤڵ تاڵەبانی بوو دەستخۆشی لێ دەکەن لێرەوە ئەم بۆ پێدانی دەرماڵەکەم بۆ هاوکاری بۆ بەشە ناوخۆیەکان بۆ پێدانی کەلوپەل ئەگەر زانکۆی کۆیە با نمونە وەربگیرێت لە ڕووی داواکاری خوێنکارانەوە گرفتێکی ئەو تۆ نەماوە و لیژنەکانی مەکتەبی دارایی و ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامن لە خزمەتکردنی ئەو توێژە لا قەزای کۆیەوە کاروان نازم کەناڵی کەرکووک چەند سەردێڕێکی دیکە لەم گەشتەی هەواڵەکاندا لە ماوەی ڕەبردوودا ئاسایشی گەرمیان دەیان بەکارهێنەری مادەی هۆشبەری دەستگیر کردووە بەڕێوەبەری سنتەری نەخۆشیەکانی شێرپەنجە لە کەرکووک ڕەخنە لە ئیدارەی شارەکە دەگرێت بەهۆی کەمتەرخەمی لە دابینکردنی پێداویستیەکانی نەخۆشخانەکە ماوەیەکە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە کفری ڕوویان لە زیادبوون کردووە و هێزەکانی یاسایشی کفریش لە ماوەکانی ڕابردوودا دەیان کەسیان بەو هۆیەوە دەستگیر کردووە و ڕوبەڕووی دادگایان کردوونەتەوە لە ماوەی ڕابردوودا لە سنووری قەزای کفری هێزەکانی ئاسایشتوانیویانە دەیان کەس لە بەکارهێنەرانی جۆرەکانی مادە هۆشبەرەکان دەستگیر بکەن و ڕوبەڕووی دادگایان بکەنەوە دەستگیرکراوەکانیش هەم بەکارهێنەر و هەمیش فرۆشیاری ئەم مادە کوشندەیان بۆ ڕێگیریکردن لە تەشەنەکردنی ئەم مادە کوشندەیەش چالاکوانێک ڕایدەگەێنێت ئەرکی حکوومەت و ڕێکخراوەکانە بۆ ناساندنی لە ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکان وەک مادەیەکی مەترسیدار ئەویش بە ئەنجامدانی هەڵمەتی وشیاری و چاودێری توندی هێزە ئەمنیەکان دەبێت ناساندنێتی لە ناوەندەکانی خوێندن و ئەو شوێنانی کە ناوەندی ڕۆشنبیرین دۆمیشیان پرۆسی هۆشیارکردنەوەیە بۆ ئەوەی کە خەڵک دوور بێ لێەوە واسێمیشان چاودێریە بەڕاستی بۆیە لە قۆناغیەکەمە ناوەندەکانی خوێندن باشترین شوێنن تا هۆشیاری بڵاو کردێتەوە و دووەم بابەتشیانەوەیە کە بە شێوەیەکی گشتی بە خەڵک بناسیێنرێ کە ئەمە زیانی هەیە توێژەرێکی کۆمەڵایەتیش مەترسی و زیادبوونی ڕێژەی بەکارهێنەرانی بۆ چەند هۆکارێک دەگەڕێنێتەوە هۆکاری یەکەم لاوازی ئەو تاکانە بەرامبەر بە فشاری دەرونیان بەرامبەر بە ئەوەی کە تاکێکە متمانەی بەخۆی نییە بۆیە ناچار پەنا دەباتە بەر بەکارهێنانی مادەی هۆشبەر و خاڵی دووەم هاوسنووریمان لەگەڵ ئێران و بەشێک لە عێراقا و زۆر بە ئاسانی ئەو مادانە دزاکەنە ناو هەرێمی کوردستانەوە و بە ئاسانی بەردەسە بۆ بەکارهێنەرانی هێزەکانی ئاساییشیش دڵنیایی دەدەن بە هەوڵە بەردەوام و شەونخونیەکانیان مەترسی و تەشەنەکردنی ئەم مادە کوشندە و مەترسیدارە بنبڕ بکەن ئەویش بە دەستگیرکردنی فرۆشیاران و بەکارهێنەرانی و ڕاپێچکردنیان بۆ دادگا
مەسائلی مادەی هۆشبەر و مخدرات کارێکی تایبەتمەندی ئاسایشە لێکۆڵینەوەی ورد و دراساتی وردمان لەسەر و شتە کردو لە ماوەی ڕابردوو هەوڵ درا ببێت وەکو تەشەنەی کردبوو لە سنوورەکە بە حکمی ئەوەی لە ڕێگاکانی هاو سنوورەکانەوە توانین هەم ناوڕاستی عێراقەوە هەم لە دەرەوەیش ئەو مادەیە بەکارهێنەریە بوو. ئێمە لێکۆڵینەوەی وردمان کرد و ئەمری دادگامان وەرگر و چەند کەسێک گیراون و درانە دادگا و فەحسیانەیە پیسە هەیە وەکو بەکارهێنەر هەیەوەکو بفرۆش و لێکۆڵینەوە لەو کەیسانە بەردەوام. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانیش لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 17 جۆر مادەی هۆشبەر وەک کریستاڵ و حەشیش و حەپی کەپتاگۆن بینراون و دەستیان بەسەردا گیراوە. زیاتر لە 10,000 کەسیش بەکارهێنەری مادەی هۆشبەرن. بەوەی هاوسنووری گەرمیانیش لەگەڵ وڵاتی ئێران و ناوچەکانی ناوەڕاستی عێراق بە بەردەوامی لە ڕێگەی هێزەکانی ئاسایش و سەرچاوەکانیانەوە چاوکراون و لە ڕابردووشدا توانیویانە دەیان بەکارهێنەر و فرۆشیار دەستگیر بکەن. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە کەرکووک کە ڕوو لە زیادبوونە و لای خۆیەوە بەڕێوەبەری سنتەری نەخۆشیەکانی شێرپەنجە ڕای دەگەێنێت. ئیدارەی شارەکە کەمتەرخە من لە ئاست دابینکردنی پێداویستیەکانی نەخۆشخانەکە کە لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە. بەمبەستی بەرەنگاربوونەوەی نەخۆشەکەیان هاتوونەتە سنتەری چارەسەری نەخۆشیەکانی شێرپەنجە. سەردانەکەشیان هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە. ڕووناک ئەحمەد یەکێکە لە توشبووان بە نەخۆشی شێرپەنجە و ماوەی 4 ساڵە توشبووی نەخۆشیەکەیە. وەک خۆی دەڵێت هەمیشە بە ئیرادەیەکی پۆڵاین و ورەیەکی بەرزەوە ڕوبەڕووی نەخۆشیەکە بووتەوە. نەخۆشانی شێرپەنجە داواکاریشن خزمەتگوزاریەکان و پێداویستەکان بۆ نەخۆشخانەکەیان دابین بکرێت. 4 ساڵە ڕات توش بوومە ئیتر باشیشم عیلاج وەرەگرم و بەس ئێستا دوو گرێ لەسرم دەرچووە. ئێستا ئەمی ساندامیانە بەر دەرزی کیمیاوی وەڵای دکتۆرەکەم وتی بڕۆ تیشک بدە و هیچ مەترسە عەیبی نییە باشە زۆر بچووکە گریەکان منیش باشم خۆم ورم زۆر باشە يعني راضين لي الحمد لله والله أميدم لا خوازور قوري وهمونا خوشيك وخومش لغالي والله دا ولا همو مانغري برانبري أمن خوشي بقدي سر بكوين فيه خراپی ژینگەی کەرکووک و بوونی کێڵگەی نەوتی و ژمارەیەکی زۆر کارگا وای کردووە ژمارەی توشبوانی نەخۆشیەکانی شێرپەنجە ساڵانە زیاد بکات. نەبوونی ڕێژەی سەوزاوی پێویستیش یەکێکی ترە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکە. لە ڕۆژی جیهانی شێرپەنجە وەکو نەخۆشخانەکەمان ئەو داتانی کە لەژێر دەستمانە هەیە ساڵانە نزیکەی 1000 توشبوون بە نەخۆشی شێرپەنجە تۆمار کراوە لە ساڵی 2021 لەگەڵ 2021 یعنی ساڵانە 1000 نەخۆش و 1000 نەخۆشی ترش بۆ نەخۆشیەکانی خوێن. ئەم ژمارە لە زیاد بوونە ئەو ئامێرانی کە پێویستە و ئامێرانای کە دقیقن کە لە تەشخیصکردن و لە چارەسەرکردن تاکسە دابین نەکراوە هۆکارەکان گەڕێتەوە بۆ کەمتەرخەمی حکوومەت وەزارەتی تەندروستی عێراقی کەمتەرخەمی ئەوانەی کە مەلەفی شاری کەرکووکە بەنەڕێەوە. هۆکارەکەی ژینگەر ژمارەیەکە لەم زیاد بوونایە. کەرکووک شارێکی نەوتیە لە دەوروپشتی شاری کەرکووک چەندها کۆمپانیای نەوت و غاز کە کۆمپانیا حکوومیەکان کار دەکەنەوەە ئەیزانین کۆنن زایدەن ئەوەی کە کۆمپانیای نەحکوومیەکان با بڵێن لە کەرتی تایبەت زیادیان کردووە لە دەوروپشتی کەرکووکەوە هەمووی دووکەڵەکانی ئەسێتە ژینگەی شاری کەرکووک بەرامبەرەوە هیچ پلانێک نەکراوە یان هیچ پلانێکیاندانەوە یان هیچ شتێکیان نەکردووە بۆ کەمکردنەوەی ئەم تاسیرە سلبیە ئەم نەگاتیڤە لەسەر شاری کەرکووک. زیاتر لە 1000 توشبووی نەخۆشیەکانی شێرپەنجە لە ساڵی ڕابردوودا لە کەرکووک تۆمار کراون. بەڵام سەنتەری چارەسەری نەخۆشیەکە کەمتر لە 100 قەروێڵەی تێدایە. لە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکانی شێرپەنجە نەخۆشانی سەنتەری شێرپەنجەی کەرکووک
بە ئومێدەوە دەڕواننە داهاتوویان ئەمە سەرەڕای گلەی و گازندەیەکانیانە لە خزمەتگوزاریەکان لە سەنتەرەکە وەکو خۆیان دەڵێن ئێمە لە نەخۆشیەکە بەهێزترین زانانە باز کەناڵی کەرکووک. لەژێر ناونیشانی هەمومان پێکەوە شەڕی شێرپەنجە دەکەین. کۆنفرانسێک لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە لە هەولێر بەڕێوەچوو کە ئامانج لێ بڵاوکردنەوەی هۆشیاری هاوڵاتیانە سەبارەت بەو نەخۆشیە و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵیدا. ڕۆژی جیهانی